لای هەواڵێکی دیکەمان یەکێک لەو فیلمانە فیلمە کوردیە جوانەکەیە با سیناریۆ ناوەڕۆکە کوردیە جوانەکەی زەوی سەخت و ئاسمان دوورە کە ئەم ماوەیە لەسەر شاشەی سینەما سالم هەمووان ئەتوانن لەوێ بینەری بن. بەڕاستی فیلمێکی ئەوەندە جوانە کاتێک کە دەچیت ناخت تێکەڵ دەبێت بۆ فیلمە ڕۆحی هەموو تاکێکی کورد خۆی لەو فیلمەدا ئەبینێتەوە. هەر بۆیە هیوادارم ئەگەر تا ئێستا نەڕۆشتون بۆ بینینی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ئیتر بچن بۆ ئەم فیلمە لەبەرەوەی کە ئەو کاتێکە بۆ فیلمەکە تەرخانی ئەکەن دڵنیام لەوەی کە پەشیمان نابنەوە. ڕۆژانە بینەران دەچن بۆ ئەوەی کە ئەم فیلمە لە نزیکەوە ببینن بزانن ناوەڕۆکی ئەم فیلمە چۆنە، چۆن باس لە ئازار و مەینەتیەکانی کورد دەکات کە لە مێژوودا چی بەسەر هاتووە. لە ئێستادا فیلمەکە بەردەوامی هەیە لە نمایشکردن لە سینەما سالم دەتوانن بچن لەوێ بینەری فیلمەکە بن. هاوکارمان ڕەوەند ئەمڕۆ راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەگەڵ ئەو بینەرانەی کە ڕۆشتن بۆ فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور بۆ ئەوەی کە بینەری فیلمەکە بن. سڵاوتان نەبێت. لە جیهانی سینەمادا هەندێک کار هەن کە سنووری کات و شوێن تێدەپەڕێنن و بنەت چرایەکی ڕووناک بۆ ناخی بینەر. زەوی سەخت و ئاسمان دوور یەکە لەو فیلمانە، یەکێکە لەو بەرهەمە کوردیانەی کە بەم جۆرە کاری کردووە. ئێمە بۆ جارێکی تر هاتین بینەری فیلمەکە بووین و هەندێک لەو کەسانی کە هاتون بینەری فیلمەکەن لە ئێستا ئەیاندوێنین باسێکمان لە فیلمەکە بۆکەن. ئێوەش ئەگەر تا ئێستا نەهاتون بینەری فیلمەکە بن، فیلمەکە لە سینەما سالم لە شاری سلێمانی لە 3 کاتی جیاوازدا لە کاتژمێر 3، کاتژمێر 6، کاتژمێر 9 شەو فیلمەکە پەخشەکرێت. بینەری ئەم فیلمە ناوازەیە بن. مامۆستا سڵاو دەبێم کاتت باش. بینەری فیلمەکە بووین، فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور. بەڕای بەرەسانە فیلمە تا چەند توانیوێتی کە گزارشت لە ناسنامەی گەلی کورد بە تەواوەتی بکات؟ پێشەکی دەستخۆشی لە کاکا هەورازەکەم و ستافە جوانەکەیان. بەڕاستی ئەمڕۆ شتێکی زۆر سێرم دی، گۆڕانێکی زۆر جوان لە فیلمی کوردیە. بەڕاستی ڕێچکەیەکی نوێ، ڕێچکەیەکی تازە، ئیشێکی زۆر زۆر جوان، ئیشێکی زۆر کوردی، ینی بەدەر لە ڕێچکانی کە زۆر فیلمان دیوە یا تاسیرە بە سینەمای ئێرانی یاخود بە سینەماگانی تر. ئەم هەستەکەی ڕێچکەیەکی کوردی جوانی داناوە و زۆر دەستخۆشکەری لێ یەکەم. بەڕاستی توانی ڕام بگرێت و ئیشێکی زۆر جوان بوو. هەندێک فیلم هەندێک بەرهەم هەیە یان کاری سینەمایی کە نواندنەکەی سەرنجڕاکێشە یان دەرهێنان سەرنجڕاکێشە یان میوزیک یان ئەو شوێنەی کا وێنەگرتنەکەی تیا ئەنجام درراوە. چی لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوورە سەرنجی توێ ڕاکێشە؟ لۆکیشن زۆر جوانە، زۆر شوێنەکانی کوردی زۆر ئەمە یەکەم دۆ ئەکتەرەکان دەرهێنەر بەڕاستی زۆر عاقڵانەیشی لەسەر کردووە، زۆر جوان. مۆسیقای باگراون، مۆسیقاکان، سەوت نازانم ینی حەزمە کرد شتێک بێت کە نەوعی بێت و قسەی لەسەرکەم. بەڕاستی ئەتوانم بڵێم کاکەورا زۆر کەم مەجالێکی بەسیتی بەجێهێشتۆ بۆی کە تۆ قسەی لەسەر بکەی. ئیشەکەی زۆر جوانە، دەستیان خۆش بێت. وەکو ئەوەی کە ئیشەکە ئیشێکی زۆر بەلامەوە زۆر جوان حەق هەمووی ببینێت. بەڵام من یەک بلا حەزم هەیە خۆزگە ئەمە بکرا بە نەریتێک لە ڕۆژی افتتاحە کە فەرشی سۆر ڕاکرێ ئەم هەموویانە بۆ داوا دەکەن. شخصی خۆم داوەتیش کرێم نایە حەزەکەم دوای بیتاقی بتوانین مشارەکەیکی پسکۆلە بە بیتاقی بکەین لەگەڵەوە فیلمەیە. ئەگەر نەتوانین بتوانین بیتاقیی بۆ بفرین. من پێم باشە لەمە دووە کە ئەو شتانە ئەکرێت ڕۆژی افتتاحەکە و خەڵکە بانگەکرێت سعر نرخی لەسەردا بن لێ بیتاقە بۆ چوونە ژوورەوە لەبەرەوەی ئێمە بتوانین دامیان بکەین بەردەوام بن لە فیلمە. ئێستا ئەمە ئەگە بەم شێوەی بڕات کاکەورە دوای ناتوانێت جاشکە فیلم کاتوچێ ئەمەگا چێت لەو لە تا سپۆنسەر پیاکە بۆ جارێکە دوو جارێک توانای ئەوەشی نامێنێت ئەو کاتە بێپەشی دەبین دەتوانین فیلمانە بۆیە داوا لە خەڵکەکەم داوا لە بینەرانەکەم بیان بۆ بینینی فیلمی کوردی. سەیری فیلمەکانی هۆلیوودکە کە یەکەم هەفتەی یەکەمی ئەچێتە چەندها ملیۆن دۆلارەوانێ. ئەی بۆ لای ئێمە جوانە بێت. بەڕاستی ئەم ئیشەش یەکێکە لەوانەی کە ڕێچکەی شکار ڕێچکەی فیلمی شکار. خۆشحاڵم کە خەڵک چێ بە سیرکردنی. زۆر سوپاسی ئەوەژەکەم دەستگای کورسە دایمەر پێشنگ بۆ بۆم شتانە سەرکەوتوو بن ئینشەڵڵا.